هاوڵاتێکی هەولێر پێمان خۆشە ڕاستەخۆ بەغدا مامەڵە لەگەڵ پارێزگاکەدا بکە ماوە پێش ئێستا دیمیان منمانە سلاح بینی حزبەکان دروست بوو لێرکانە هاوڵاتی تەقاعد وچیان لێرکانە نەدرا بە هەمان شێوە لە سلێمانی بە مقابل لەگەڵیان دەکراوە ئەز هەر کەسە برجێ خۆی بنێری پێمان زۆر باشتە ئەم مرانە سلاح دروست نابێت. ئەم بڕیارێکی زۆر بەجێیە بۆیە دەستێوەردانی حیزبی حکوومیتیانە بێ ئەو پارەی ئیستحقاقی محافەزەکانە گەڕێتەوە بۆ خۆیان و خۆیان توان تەسەڕوفی پێوە بکەن و لەژێر واریدات و ئیراداتی خۆیان نابێ لەبەرەوەی دەستێوەردانی حیزبی نییە لەبەرەوەی کەزەڵ ناسێر کەسە بە ئارەزی خۆی تەسەڕوف بکات و تەسەڕوفی شخصی و حیزبی ئەو شتانە تۆ بەغا زیاتر دەتوانین بڵین مرکزیش بە یاساییشەکە بە بڕیاریشەکە لەبەرەوە هەموو کەسی پێی خۆشە پێم وانە کەس پێی ناخۆش بێ چێتەوە بۆ بەغا باشە بۆیە تا ئێستا چەند ساڵە ئیستیفادەمان لێ نەکردێتەوە خۆ هەموو تەقاوەتین و هەموو پەیوەندیشمان لەگەڵ یانەهایە و تەقاوەتیشین و ئەو ئیستیفادەمان لێ نەکردووە کە محتاجەکانمان دەفەحکە وەڵی بەس بۆ پارەکە بێ بەس بۆ پارەکە بێ بەڵام بۆ تەسلیمبوون زەڕێی خاچی وەتەن ئێمە ناین بە قەسری قەیسەرێوی کە کورد بێت هەچێ بەسەر میلەتی کووردا بێ تەماعی ئەمانە. ئەگەر مرۆڤ شڕیەکی بە سەحکەتێک و بۆ خزمەتگوزاری و ژیانکردنا خەلکی و ڤەژینا خەلکی باشە چونکو ئەو خەلکە سەرێ سی و چەند ساڵە دەستێن حکوومەتە هەرێما کوردستانیدا دناڵن خەلکی خەبات کرد خەلکی قوربانی داژ بوو دوو ئەگەرە یەکیشوانە ئازادی بوو یەکیشوانە ژێک نانێ ژیانێ بوو لێ ژێر دە ساڵاتە کوردی نان و ئازادی هەردوو لێ هاتی نەبڕین ویجاش بەروەیەکە ئەس بینم کە ڤەژینا خەلکی باشە بەس وەکو قەوارە هەرێما کوردستان ئەگەر مرۆڤ شێوەیەکی بژن ناسیۆنالیزمی بەرێ خۆ دەدێ ئەوە پارچەکردنەوە کوردستانەیە.